ئەو بابەتەی کە لە مانجی 2014 لە پیوکەی میدیا بڵاو بۆتەوە هەستیاری ئێماکات و هەستیاری میدیای یەشێتی ئەکات بە تایبەتی پیوکەی میدیا و ڕاگەیاندنی یەشێتی بۆ بابەتە هەستیارەکانی جیهان. ئێمە ئەو لە 2014 قسەمان لەسەر ڤایرۆسی کۆرۆنا کردو بە درێژی، باسی ڕێگاکانی خۆپاراستنمان کردووە، باسی توشبووەکانمان کردو، باسی نیشانەکانمان کردووە و ڤایرۆسەکەمان ناساندووە بە کۆمەڵگای کوردی. ئەمە یەکێکە لەو بابەتە گرنگانی کە 6 ساڵ پێش ئێستا میدیای ئێمە توانیوێتی درک بۆ بکات کە ڤایرۆسێک لەسەر ئاستی زەوی هەیە و ناوی کۆرۆنایە و شێوازەکانی ناسینەوەی هەرچەندە مێژووی ئەم ڤایرۆسە دەگەڕێتە بۆ 1961 بەڵام درککردن بە ڤایرۆسەکە ڕێنماییکردنی خەڵک 6 ساڵ پێش ئێستا بۆ ئێمە و بۆ ئەو پسپۆڕانی کە لەم بوارەیە کارەکەین کارێکی گرنگە بە زمانی کوردی بە زمانێک کە هاوڵاتی لی تێبگا لە ڕێگەی میدیاکانەوە قسەمان لەسەر کردووە. پێش 6 ساڵ لەو بابەتەی کە قسەم لەسەر کردووە و هاوڕێی بەڕێزم ڕۆژنامەنووس هەردی ئەبوو بەکر چاوپێکەوتنەکەی سازداوە، 3 خاڵی زۆر گرنگمان باس کردووە. یەکەم دوورکەوتنەوە لە قەرەباڵغیە کە ئێستا کراوە بە هێمای سەرکەوتنی ئەم بابەتە و دەڵێن لە ماڵەکان بمێننەوە. دووەم دەستشتنە بە شێوەیەکی تەندروست کە لە 20 بۆ 30 چرکە کەمتر نەبێت. سێەم دوورکەوتنەوەیە لە ئەو خۆراکانەی کە گومانی هەیە هەڵگری ئەم ڤایرۆسە بنواتە لەسەری نیشت بێت لە ڕێگەی کۆنتاکتەکانەوە.